سڵاوتان لەبێت. چییە نەوشیروان مستەفا دەبێتە ڕێکخەری بزوتنەوەی گۆڕان؟ خاڵی لاوازی چییە و لە چیدا دەچێتەوە سەر نەوشیروان مستەفا؟ ئایا تەنها لەبەرەوەی کوڕی نەوشیروان مستەفایە بۆیە چانسی وەرگرتنی ئەو پۆستەی هەیە؟ بزوتنەوەی گۆڕان 14 ساڵ لەمەوبەر وەکو هێزێکی ئۆپۆزسیۆنی کاریگەر هاتانێ و گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانەوە پاشبڕینی چەند قۆناغێکی جیاواز و کۆچی دوایی سەرکردەکەیان ئێستا بە دۆخێکی ناجێگیردا دەڕۆن پاشەوەی لە ئۆپۆزسیۆنەوە بوونایەکێک لە پێکهێنەرانی حکوومەت. سەرنجام لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا شکستیان هێنا بەڕادەیەک نەیانتوانی هیچ کورسیەک بەدەست بهێنن. لە چەند هەفتەی ڕابردوودا دەنگێک لە گردەکەی زەرگەتەوە بەرز بووەوە کە دروشمەکەیان هەستانەوە بوو. ئەم هەستانەوەیە پەیوەندیەکی بێچەند و چوونی با پۆستی ڕێکخەری گشتیەوە هەیە واتە کەسی یەکەمی بزوتنەوەکە. ئەو پۆستەی مقۆمقۆی زۆری لە نێو لایەنگرانی بزوتنەوەکەدا دروست کردووە. پاش نەوشیروان مستەفا و عومەری سەید عەلی ئێستا هەڵسوڕاوانی بزوتنەوەکە چاوەڕێی کەسێک دەکەن هەستانەوەکەیان بۆ بکات بە کردار. یەکێک لەو ناوانەی زۆرترین جار وەکو کاندید باسی لێوە دەکرێت چیای کوڕی نەوشیروان مستەفایە. هەندێک جار بەشێک لە سەرکردەکانی بزوتنەوەکەش ئەمە ناشارنەوە وەکو چۆن ئەندامێکی جڤاتی گشتی بزوتنەوەکە لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ زووم بە ئاشکرا خۆزگە دەخوازێت کە چیا ئەو پۆستە وەربگرێت. ئێستا بزوتنەوەی گۆڕان بە قۆناغی سێیەمی خۆیدا تێپەڕ دەبێت، قۆناغێک کە نزیکە لەوەی پێی بگوترێت قۆناغی بۆشایی سەرکردە. خەلیل سەرکانی ئەندامی جڤاتی گشتی گۆڕان بەم شێوەیە وەڵامی هێمن مەحموود دەداتەوە. گۆڕان دوو قۆناغیە ئەوە بەرەو سێم هەنگاوانێ. قۆناغ یەکەم کاک نەوشیروانی ڕەحمەتی ڕێکخەری گشتی بووە، ئەو ئاگاداری هەموو جوڵەکان بووە. قۆناغی دوای وفاتی کاک نەوشیروان کاک عومەری سەید عەلی ڕێکخەر بووە. قۆناغی سێم چیەوێ؟ چێ بە ڕێکخەر؟ ئەزانی چۆن کاکە خۆ ئەگەر کاک خەلیل سەرکانی دەستکراوە بکەن کێکەی بە ڕێکخەر؟ خۆت ئەزانی کاکەەوە بڕیارە لە لای من نییە. ئەزانی کاکە گۆڕان دوو مؤسسەی گەورەی هەیە کە جواتی گشتی جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان دەسەڵاتەکان نەبێتەوە کاک خەلیل مامۆکە بە ڕێکخەر چێکەی؟ ئەخر ناخۆ تۆ بێمە بە پرسوڕاو بە کۆبوونەوە بە جەدەل و نیقاش بیکەیتەوە. وەڵای خەڵک نازانم ێستا بڵێم خەڵک زۆرەوانە. پشگیریەکی بێدەنگ لە نێو بزوتنەوەکەدا بەدی دەکرێت بۆ ئەوەی چیا نەوشیروان مستەفا ئەو پۆستە وەربگرێت. زووم ئاگادارە بەشێک لە سەرکردەکان پشگیری دەکەن. ئەڵێن تۆ کەیفت بەوەیە چیای نەوشیروان مستەفاکەی بە ڕێکخەر؟ زانی چۆن خۆ هەموو کەس تموحی هەیە، هەموو کەس پێی خۆشم. ئێمە خۆ چاکوورێکی خوێنەوارە و تاقەت و توانایی هەیە و گەنجە و تازە پێگا و ئیشتوانی و ئەگەر بیکە هاوکاری شیەکەین بەڵام بە مەرجێک. ئەو مەرجەی خەلیل سەرکانی لە چاوپێکەوتنەکەی زوومدا باسی دەکات وەکو خەڵێکی لاوازی چیا تەماشا دەکرێت. بەڵام بە مەرجێک ممارەسەی ڕێکخەری منە بە تەندروستی بیکە، عەلاقاتە کۆمەڵایەتیەکانی بەهێزترکە، زیاتر لەگەڵ عورف و عادەتی ئەم کۆمەلگایەوە خەڵک بگونجێت. چونکە کاکچیا بەڕاستی بەگەنجی بە مناڵی لێرە بۆ لە شوێنی عورف و عادەتی ئەم کۆمەلگایە دوور بووە. بەڵام ئێستا من تەوەقوعەکەم بوو بۆ بە کەسێکی گونجا و پێشواسی لە خەڵکەکە خەڵک دێ بۆ لای ڕێزی خەڵگەگرێ حرمەتی خەڵگەگرێت خۆزگە بیکردای هاوکاریمان کردای پێشنیازەکەی پێڵی کە وەڵڵاهی ئەوە بێ خەڵک بەخۆی بڵجا ئەگەر خەلیل سەرکانی خۆزگە بۆ بخوازێت چیا ببێتە ڕێکخەر کەواتە دەبێت لە شتێکدا بچێتەوە سەر نەوشیروان مستەفای باوکی. لە سات چەندە چێت و سەر کاک نەوشیروان ئەگەر بێ بە ڕێکخەر نسبەتێک؟ ئەخر زانی کاک نەوشیروان 50 ساڵ خەبات قۆناغی سەخت و خوێناوی ئەو قۆناغانی کاک نەوشیروانی پێتێ پڕ و کاک نەوشیروانی دروست کردووە چیا پێاتێ نەپەڕ. باش ئەگەر بێ بە ڕێکخەر خۆ لەبەرێک کە کوڕی کاک نەوشیروانەوە خۆ بێ نسبەتێکی ئەویشی تیا بێ. وڵاتیایەتی بۆ تیانی لە سات چەندی تێ؟ وەڵام من نازانم پێوەرەچی لە ساعت چەند، بەڵام زۆر ڕەفیقتە بۆ لە شاخەڵەی ئامی لە کاک نەوشیروانەچێ وایە؟ وەڵا کاکچیا لە قسەکردنا باشە، لە خوێنەواریە باشە، لە زمانە باشە، لە پەیوەندیەکانی کۆمەڵ شتێکی دۆ سەر باوکی. سبەی کاتژمێر 9 شەو بینەری تەواوی چاوپێکەوتنەکەی هێمن مەحموود بن لەگەڵ خەلیل سەرکانی. هەر شاد بن.